وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ژمارەیەک سەرپەرشتیار بۆ خان و پلاستیکەکانی هەرێمی کوردستان دامەزرێنێت بۆ ئەوەی لەو ڕێگایەوە دڵنیا بێت لە باشی و دروستی بەرهەمە کشتوکاڵەکان و بەرهەمهێنانی بە شێوێکی زانستی. وەزیری کشتوکاڵش دەڵێت ئەو دامەزراندنە حکومی نییە و بەڵکو دانانی سەرپەرشتیارەکان لەسەر ئەرکی کەرتی تایبەت و خاوەن خان و پلاستیکەکان دەبێت. بۆ ئەوەش لە ئیسادا فۆرمی تایبەتی بۆ ئامادەکراوە. ئەوە گرێ بەس لەگەڵ کەرتی تایبەت بە تایبەتی لەگەڵ خاوەن و پلاستیکەکانی هەرێمی کوردستان زیاتر بۆ ئەوەیە کە بە زانستی بکرێ لە ڕۆژزانستیەکەی و سەرپەرشتی بکرێ. ئێمە بەرامانداوە کە هەر چەند خانوویەکی پلاستیکی لەلایەن یەکێک لە دەرسوانی کۆلیژی کشتوکاڵی بە تایبەتی ئەوەی باخداری بەستنی کە زیاتر پسپۆر مختصن بۆ بارەوە سەرپەرشتی بکرێن. ئەمە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کشتوکاڵی محافەزات و ڕێک دەخرێ و ئەوان ئەم گرێ بەسەر لەگەڵ خاوەنی پلاستیکەکان بۆ دەرسوانی کۆلیژی کشتوکاڵی یا پەیمانگەکانی کشتوکاڵی ڕێک دەخەن. بەڕێبەری گشتی دیوانی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەو سەرپەرشتیارانە دەخاتە ڕوو دەڵێت دانانی ئەو سەرپەرشتیارانە چەند ئامانجێکی دەبێت لەوانە دابینکردنی دەرفەتی کار بۆ دەرچوانی کشتوکاڵی هەروەک دڵنیاکردنەوەی هاوڵاتیان لە بەرهەمە کشتوکاڵەکان و چۆنەتی بەکارهێنانی مەوادە قڕکەرەکان. چەند ئامانجێک دەپێچێ بەڕاستی یەک لەوانە زیادکردنی هەلی کار واتە ڕخساندنی هەلی کار بۆ دەرچوانی بەشە کشتوکاڵیەکان. وەزارەت دڵنیای ئەوە دەبێت کە ئەو قڕکەرە کیمیاویانەی کە لە خان و پلاستیکەکان بەکاردێ کە مودێشی ئەمانی هەیە پێش ئەوەی کە بەربوومە کشتوکاڵێکە لێ بکرێتەوە دەبێت ئەو مودە ئەمانی بەسەردا بچێ. وەزارەتیش دڵنیا دەبێت کە چۆنیەتی بەکارهێنانی قڕکەرە کیمیاویەکە چۆن بۆ. لە هەرێمی کوردستان نزیکەی 11,000 خانووی پلاستیکی هەیە کە لەو ژمارەیە پێشبینی دەکرێت 8,000 تەنها لە شاری سلێمانی بێت. بۆ ئەوەش وەزارەتی کشتوکاڵ بڕیاری داوە بۆ هەر 50 خانوو پلاستیکیەک سەرپەرشتیارێکی بۆ دابنێت بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کوالێتی بەرهەمە کشتوکاڵەکان بێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.